هەر لەم توێژنەوە ئێوە دەرکەوتووە کە لە هەموو هەشت نەخۆشێکی دەستنیشانکراوە بە شێرپەنجە لە هەرێمی کوردستان بڵێن لە شاری سلێمانی ساڵانێکێکیان نەمرێ. ئەم ژمارانە چۆنە گە بڕاوردیکەین بە وڵاتان مەسەڵەن لە وڵاتان خەڵک کەمترە مرێ یا لێرە خەڵک کەمترە مرێت تا لە وڵاتان لەوانەیە کە توشبوون بە شێرپەنجە بەستم لە ئەوانەی کە توشبووی شێرپەنجەن چاوەڕوانی ژیانیان چۆنە هی وڵاتی ئێمە بەراورد بە وڵاتانی دەرەوە. ئەگەر لەو گشتگیرتر بین دەست پێ بکەین لەو خاڵەوە لە سەتاسەری جیهانە ئەگەر بڵین بۆ نمونە 10 کەس تووشی نەخۆشی شێرپەنجە بێت لە وڵاتێکی وەک ئەمریکا کە وڵاتێکی چەند پێشکەوتووە لە ڕووی تەندروستیەوە بە جۆری داتای خۆیان و دەبێت 4 بۆ 5 کەسیان ئەمرێ لە ساڵەکە بۆ نمونەواتە ئەگەر بڵین 10 کەس توش بێت 4 5یان بەهۆی نەخۆشی شێرپەنجەوە ژیانە. بەڵام لە شاری سلێمانی خۆشبەختانە ئەوەی کە ئێمە بینیمانە و ناونووس کراوە یعنی لە ساڵی 2006 بۆ 2014 ڕێژەی مردن نزیکەی لە 12.5 بووە واتە ئەگەر لە 8,000 ئەگەر لە 8 کەسێکایشیان بۆی شێرپەنجەوە ژیانیەوە کە ناونووس کراونە نەخۆشخانەی هیوا. ئەم ڕێژەیە ئیشیدم زیاترە چکە بۆ لەوانەیە خەڵکە بێت لە دەرەوەی نەخۆشخانەی هیوا ژیانی یابێ و چۆتە محکەمە و شاهدی بردووە و شادی فاتی دروست کردو لەوانەیە نەهات بێتەوە نەگەڕابێتەوە بۆ نەخۆشخانەی هیوا نەخۆشی وایە ژیانی ئەمە پێمان نەزانیەوە واتە ناونووس نەکراوە. بۆیە ئەم ڕێژەیە کە ئێمە ئەڵین لە وڵاتانی دەرەوە ئەگەر بێت و لە 10 کەسا 5 کەس ژیانی یابێ لای ئێمە 1 کەس لە 8 کەسا ژیانیاوە ئەوە ناگەنێکە بڵین خەڵک کەمتر مردووە لە بۆی شێرپەنجە لە شاری سلێمانیە. بەڵام لە هەمان کاتیشا دڵخۆشکەرە بۆی کە هێشتا کەمترە چکە ئەگەر بێت و ئەگەر 1 کەس لە نەخۆشخانەی هیوا ناونووس کرابێ ژیانیابێ بڵین وادانین بە فەڕەزیە 3 کەسێتی لە دەرەوە ژیانیابێ کەواتە نزیکەی 4 لە 8 یاخۆت ڕێژەکە هەر چۆنێک بێت کەمترە بێت لەو ڕێژەیە کە لە دەرەوە لە وڵاتان ژیانیابێت. بەگشتی داتاکانی ئێوە ئەوەی کە لە بەردەستایە ئەوەی کە تۆمارە باواز لە فەڕەزیات و لە گریمان و لەوانە هەمووانی بەپێی داتاکان ئەوەی کە لە بەردەستایە ئەوانی کە تووشی شێرپەنجە بن لە وڵاتی ئێمە لە شاری سلێمانی کەمتر دەمرن بەراورد بە وڵاتانی پێشکەوتوو. دروستە ئەوەی کە ئەو داتای کە ناونووس کراوە کە هەیە کەمتر بینیمانە وەکەوەی کە ئەو ڕێژەی کە لە وڵاتانی ترە بەرچاو جا بۆ بە ئاگابوون لە نەخۆشانی شێرپەنجە ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە دەبن 3 شت زۆر گرنگە. 1 نەشتەرکاری، 2 چارەسەری کیمیایی هۆرمۆنی، 3 چارەسەری تیشکی.